دیارە بە درێژایی مێژووی دوور و نزیکی نەتەوە کەمان و گەلە کەمان لە هەر چوار پارسەکەی کوردستان داگیرکەرانی کوردستان هیچ کاتێک درێژیان نەکردیە لە قەڵاسۆکردن و لە ناوبردنی گەلەکەمان خاکەکەیان بە سوودما کردووە و گەلەکەیان بەرەو قڕکردن و پاکچاوکردن بردووە بە هەر زۆر چەکێک هەبێ بە سەرکی قەدەغەکراوی نێودەڵەتی کە لە ساڵی 1970 شازەی چار یەکەم جار بڕژێمی بەعد بەکارێنە بەڵام ئێستاش دووبارە بیتەوە لام و سنوورەکان لە بەشەکانی تری کوردستان بە تەچی بایۆلۆژی بە تیزا بە شیمیاوی بەکاردێ بەرامبەر بە هاوڵاتیانی سویلی کورد بەرامبەر بە خەڵکی تێکۆشەری کوردستان ئومێد دەکەین ئەوانە بیتە پندێک کورد پندی لێوەگری بۆ خۆداسونەوە بکات پندی لە ڕابردوو وەرگرتی بێ بۆ ئەوەی یەکدەنجی و یەکڕەنجی تەبایی نێوماڵی کوردی بەدووادا بێ چونکە گەورەترین چەک بۆ کورد بۆ ڕوبەڕووبوونەوەی داگیرکەران بەڕای من تەنها یەکگرتنەوە بە یەکدەنجی و هەموو شتێکمان پێکرد سەرکەوتووە بێ. بەڕاستی ئێستا کارەساتێکی ترسناک بەڕێوەیە لەسەر هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ئێستا ئامانجی دەوڵەتی تورک تەنها مەسلەی پەکەکە نییە لەبەر ئەوەی ئەو شوێنانەی کە تورک ینی تورکیا تێیدا جێژیر بووە باشە خۆ لە باشیک هەمومان باش ئەزانین لە باشێک هیچ هێزێکی پەکەکە لێنە باشە سوپای تورک لە باشێک چ دەکاتن ئامانجی تورک لێرە لە ناوبردن و سەرکوتکردنی ئەزمموی کوردە لە هەر چوار پارچەی کوردستان خۆی دەڵێ کورد لە هەر شوێنێک بێ من بەگژیدا ئاسمەوە ینی ئاماژێکی دیاریکراوی هەیە کە ڕکابەری دش بە گەلی کورد دەست پێ کردووە ئەگەر بینە بەر چاو لە ڕابردوو تەماشە بکەین لە بەرامبەر بەردەمانکردنی ماڵی شێخباز لە هەولێر هەموو برین دام و دەستگا حکومیەکان بە پەرلەمان بە حکوومەت بە سەرۆکاتی هەرێم هەموو ئیدانەی هێرشەکەیان کرد بەڵام لە ئاست لێشکردکێشی تورکیادا تاکو ئێستانێکە بە یەک کەلیمەش بەیاننامەیەکیان دەرنەکردی لە ئاست ئەو لەشکردکێشی ئیدانیان نەکردووە پێم وایە ئەوەش ئەگەڕێتەوە لەسەر ئەوەی کە لەسەر بنەمای تەوافق کەوا تەماشە بکەین لە ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کاتێک کە مەسعود بارزانی سەرۆکی حکوومەت سەردانی تورکیای کرد لە هێندەرێ کە گەڕایەوە ڕاستەوخۆ لەشکر و لەشکرکێشی دەوڵەتی تورکیش بە ئاراستی کوردستانەوە دەستی پێکرد ئەوە بە پێمان دەرێکەوە پلانێک لە ئارادەیە بە هاوبەشی لەگەر هێزە کوردستانەکانی باشوور ئەخەس پارتی لەو سنوورەی